بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق مانگێکی درێژ کردوتەوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەمە ژوەکو ئامادەکاریکە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کەوا بڕیار لە 25 شوباتی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و گرنگی بەشداری هاوڵاتیان لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەروە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و لەمپەرەکانی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان جەبار عەزیز سەرۆکی ڕێکخراوی ماڵی سەرکەوتن و شارەزای بواری هەڵبژاردن هەروە کامەران فەتاح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت مامۆستا جەبارێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە ئێستا کۆمیسیۆنی عێراق مانگێکی درێژ کردوێتەوە تا چەندێک گرنگە هاوڵاتیان بەشداری بکەن لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و دەرکردنی کارتی بایۆمتری ئەوانەی کە تاکو ئێستا دەریان نەکردووە. هەناری خۆی گەورە میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ جەنابی مامۆستا کامرانیش کە لەگەڵمانایە بە دڵنیاییەوە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە نسبەت هاوڵاتیان و دەنگدەران و بەشداربووانی پرۆسەی هەڵبژاردن لە قۆناغی داهاتوو پرۆسەیەکی گرنگە چونکە ئەم جارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە سەرپەرشتی ئەکرێ و ئەوانیش لای خۆیانەوە بڕیار وایە کە هەر هاوڵاتیە کارتی بایۆمەتری نەبێت ناتوانێت بەشداری لە پرۆسی هەڵبژاردنە بکە و بەپێی ئاخر ئەپدەیت کە من ئەم ئێوارەیە کاتژمێر 6 ئێوارە وەرم گرتووە لەسەر ئاسی عێراق بێژگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کۆی 24 ملیۆن دەنگدەر 16 ملیۆن و 500 هزار دەنگدەر کارتی بایۆمەتری تۆمار کراوە و وەری گرتوێتەوە لەسەر ئاسی عێراقوەتە لە 15 محافەزەکەی عێراق بێژگە لە 3 محافەزەکەی هەرێم باش و هەر دوێنێش عفوەن ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە نسبەت هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوە لە بەیانیەوە 5 ڕۆژی تر مۆڵەتی تازە کردوێتەوە بۆ سەر لە نوێ تازەکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەران لە بەروی ئیقبالێکی زۆر گەورە هەیە لەسەر بنکەکانی و ناوەندەکانی کۆمیسیۆن لە 15 پارێزگاکەی عێراق بۆیە لە بەیانیەوە تا 5 ڕۆژی تر بە 2 شەفت لە کاتژمێر 8 بۆ 8 شەو دەوام ئەکرێت تاوەکو لە 8 بۆ 2 لە 2 بۆ 8 شەو دەوام ئەکرێت لەلایەن بنکەکانی کۆمیسیۆن بە نسبەت تازەکردنەوەی تۆماری بایۆمەتری هاوڵاتیان ئەمە لە 15 پارێزگاکەی عێراق بە نسبەت هەرێمی کوردستانەوە لەم ڕۆوە تاوەکو ڕۆژی چواردەی نۆ یەک مانگی ڕێک دراش کراوەتەوە بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئومێدی کە بچن تۆماری بایۆمەتری تەمەن ئەمە دوو جۆرە جۆرەشیان پەیوەندی بەوە هەیە کە ئەو هاوڵاتیانن کە مواردی 2005 بڕیارە لەم هەفتەیە تعلیماتی تازە دەرچێت لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە بە نسبەت مواردی 2006 بۆ ئەوانەی کە لە ئەچنە 2024 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکرێ بۆیە مواردی 2006 شمولی هەڵبژاردن ئەکرێت تاوەکو ئەو مانگی دووە بۆیە تعلیماتی تازە دەرەچێت بە نسبەت مواردی 2006ەوە ئێستا ئەوانەی کە 2005 و 2006 یەکەم جاریانە بەشداری ئەکەن لە پرۆسی هەڵبژاردن پێویست دەکات هەر یەکێک لەم هاوڵاتی گەنجانە لەم گەنجە خوێنگەرمانەی کە لە هەرێمی کوردستانە هەن کە جیلی دوای ڕاپەڕینن ئەم قسەیەم بۆ هەڵگرێ لە بینی دوو قەوسا لە شوێنێکی ترا بەکاری هێنینەوە گرنگە بچن بۆ یەکەم جار تۆماری خۆیان تازە بکەنەوە چونکەوان پێشتر تۆماری ئەلکترۆنیان نییە ئەلکترۆنی ئەوەیە کە ئەو کارتە دەنگدانەیە کە نەسیم کارتەکە و نوێنەی هاوڵاتەکەی لەسەر نییە بەکسەر ئەچێت تۆمارەکەی خۆی داخڵ ئەکات لە ڕێی کارتی زانیاری و فۆرمی بایعی و تەسکەری یا کارتی نیشتیمانیەوە لە ماوەی 3 مانگی داهاتووە تۆماری بایۆمەتریەکەی کارتی بایۆمەتری دەنگدانی بۆ ئەگەڕێتەوانێ و مافی دەنگدانی پێ ئەدرێت بۆ یەکەم جار لە تەمەنیان کە تەمەنی 18 ساڵی تەواوەکە بەشی دووهەمی تۆماری بایۆمەتری بۆ ئەو هاوڵاتیانن کە کارتی ئەلکترۆنیانی ئێستا چەند تازەی ئەکەنەوە بۆی بیگۆڕن بە کارتی بایۆمەتری بۆ بایۆمەتریەکە و ئەلکترۆنیکە جیاوازیان چیە؟ جیاوازەکانەوەیە کارتی بایۆمەتری 3-4 تایبەتمەندی هەیە کە لە کارتی ئەلکترۆنیانی لە کارتی بایۆمەتری یەکەم وێنەی هەڵگری کارتەکەی هەیە کە کارتی ئەلکترۆنی وێنەکەی لەسەر نییە لە کارتی بایۆمەتری سیم کارتێکی پێوەیە کاتێک ئێستا تۆوەکو هاوڵاتیەک ئەچیت ئەم تۆمارەکەت ئەپدەیت ئەەکەیتەوە تازەیەکەیتەوە وێنەکەت ئەگرن هەموو زانیاریەکانە دەخەنە سەر ئەو سیم کارتە کە لە کارتی بایۆمەتریکە موالیدت ناویسیانی شوێنی دانیشتنت گەڕەکەت هەمووی تیا ئیزافەتەن پەنجەمۆری هەردە پەنجەکەت وەرئەژیرێ ئەمە بۆچی ئەمە بۆ ڕۆژی دەنگدان چونکە ئەم کارتی بایۆمەتریە کاتێک کە تۆ ئەچیتە بنکەی دەنگدان لە وێزگەی ژمارە 2 یا 3 دەنگ ئەدەی کارتی بایۆمەتریەکەت ئەکرێتە ناو جیازێک کە پێڵن جیازی عودەی تەحەقوقی ئەم کارتی بایۆمەتریە یەکسەر وێنەکەت ناوی سیانیت هەموو شتێک دێتە سەر شاشە مۆزەفی ئەم بەشە سەیری وێنەکەکات و سەیری دەموچاوی تۆژەکە سیرەکات ئەم دوو وێنەیە مطابقن چونکە لە قۆناغەکانی ڕابردوو بۆی کارتی ئەلکترۆنیەوە
تەسکەرەی تەزویر بۆ هەندێک لە دەنگدەران دروست ئەکرا لەبەروی ئەم کارتە ڕسمی تۆی لەسەر نەبوو تەسکەرێکیان بەو ناوە و بە ڕسمی تۆ دروستە کرد و مطابق بوو هاوڵاتی ئەچوو بە دەنگی تەزویر زیاد لە جارێک دەنگی پێدا بەڵام ئەم جارە کارتی بایۆمەتری ڕێ لە هەموو ئەم گرفتانە ئەگرێ بۆیە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ئێستا زۆر جەخت لەسەرەوە ئاکاتەوە کە بۆ هەڵبژارنی ئایندا هەر هاوڵاتێک ئەم کارتی پێنەبێت ناتوانێت بەشداری لە بایۆمەتریەکە ئەوەی کە وێنەی لەسرە ئەوەیە کە وێنەی لەسرە سیم کارتێکی پێوەیە زانیاریەکانی تۆی بەتەواوی لەسرە و هەر دە پەنجەمۆرەکەتی لەسرە چونکە لە دوای ئەوەی کە ئەچیتە بنکەی دەنگدان ناوەکەت و وێنەکەت مطابقە ئەنجا فەرمێ دوێ زەحمەت پەنجە بخەرە سەر جیازەکە یەک پەنجەمۆرەکان تەخوێنێتەوانێ کە دڵنیا بۆ لەوەی کە ئەم پەنجەمۆرانە هی تۆن ئەنجا ئەچتە قۆناغی دۆم بۆی دەنگ سوپاسەکەم دوای لەسەر زیادکردنی ناو گواستنەوە و ئەوانە شەخصەکە پەیوەندی بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەرە ماوەستا جەنابیش بەخێر بێ سوپاسی هەبوون دەکەین چەندە گرینگە هاوڵاتیان بەشداری بکەن لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەرچەندە بەپێی ئاماری کۆمیسیۆن لە پارێزگاکانی هەرێمیش لە سەدا هەفتای هاوڵاتیان لە هەولێر لە سلێمانی لە دۆ باسی لە سەدا هەفتا و پێنج زیاتر دەکرێت کە تۆماری بایۆمەتریان کردووە ئەوانەی کەماون چەندە گرینگە ئەوانەی بچن بایۆمەتری بکەن و تۆمارەکانیان نوێ بکەنەوە بەنای خۆی گەورە دەست خۆش بێ بۆ ماوەساش خۆشحاڵم بەڕاستی ئەوەی کە گرنگە ئێمە وە هاوڵاتیان هەموو لایەکمان هەستی پێ بکەین دەرکی پێ بکەین بەڕاستی ئێمە بە عموم کاتێک کە ئەبیستین خەڵک بە عام ناڕازیە خەڵک بە عام ناڕازی لەوەی کە ئەم دەسەڵاتە حکمی بکە بەڵام ئێمە ئەبێ بەلامانەوە گرنگ بێ کە هەست بە بابەتێکی زۆر سەرەشی بکەین کاتێک کە ئەمانەوە گۆڕانکاری لە ناو کۆمەڵگەیە دروست بێم گۆڕانکاریە بە معجزە نایەتە بەرهەم هەموومان قسەکەین ئێستا هاوڵاتیانش قسەکەن ئێمەش لێرە قسەکەین ناڕازین بەس لە بینی ناڕازی بوون و قسەکردن و گۆڕانکاریە شتێک هەیە پێڵە ڕوبەڕووبوونەوە باشە پێڵە ڕوبەڕووبوونەوە ئەمڕۆژ بەڕاستی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات ئیتر ئێمە بێ کۆتایی بەوە بینین بابەتی خوێن ڕشتن و بابەتی سڕینەوەی یەکتری پێویستمان بە ڕوبەڕوومەی دەنگدان هەیە واتە ئەم دەسەڵاتەی ئێستا پێویستە ڕوبەڕووی بینەوە بە دەنگەکان بیگۆڕین ئەی بۆ دەنگەکان نایگۆڕن لەبەری خەڵک بەشداری ناکە کەواتە کاتێک کە ئێمە داوای گۆڕانکاری ئەکەین پێویستە بەرەنگار بینەوە پێویستە بەشدار بین یعنی هیچ دەسەڵاتدارێک لە ئەوروپیەکانیش کە ئەمڕۆ بە پێشکەوتن و بە بابەتی دیموکراسی و دەساودەسی دەسەڵات ناسراون هیچ جیاوازیەک نییە لە بینی ئەوان و دەسەڵاتدارانی شەرقا بەس یەک جیاوازی هەیە جیاوازیەکە ئەوەی خەڵکی ئەوێ قبوڵی ناکا قسە ئەکا قبوڵی ناکا ڕوبەڕووی ئەبێتەوە بەڵام لێرە ئێمە قسە ئەکەین قبوڵمان نییە بەس ڕوبەڕووی نابینەوە زوومان دوو ئەبین یعنی ئەو دەسەڵاتەی کە بەڕاستی ئێمە ئەمانەوێت دروستی کەین بە دەنگدانێک و دوو دەنگدان بمانێەوە گۆڕانکاری جزلی بکەین قورسە بەڵام گرنگترین شت لێرە ئەوەیە کە هاوڵاتیان ماندوو نەبن چکە یەکێک لە ئیشەکانی دەسەڵات ئەوەیە کە خەڵک ماندووکە خەڵک بێ ئومێدکە بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەیان ئێستا ئەو هاوڵاتیانەی کە ئەمڕۆ کاتی بایۆمەتریان نییە و نەچوون بەدەمیەوە بەڕاستی گرنگە ئەگەر لەم بارودۆخەی ئێستا ناڕازین بەڕاستی گرنگە هەڵوێستمان هەبێ گرنگە گۆڕانکاری تیا بکەین یعنی سەیری کە گۆڕانکاری بەسراوەتەوە بە جوهدی بەشەرەکانەوە یعنی مرۆڤەکان ئەتوان گۆڕانکاری بکەن یعنی بە دوو ڕۆژ جارێک بچی کارتەکەت بڵێن تۆمارەکەت نوێ بکەوە جارێک بەشداری بە دوو ڕۆژ توانی گۆڕانکاری دروستکەی گۆڕانکە بەردەوام لەسەرەی بنزین بی لەسەرەی موچە گۆڕانکاری ماندووبوونی ئەوێ بەشداریکی کارە هەبێت بەشداری کارە ئەتوانێت گۆڕانکاری دروستکەواتە کاتێک دەسەڵات بێخەمە بێ لەمانەوە خەڵکی بەشدار نەبێت لە پرۆسی گۆڕانکاریە یعنی ئەمە خەتەرترین قۆناغە لەو قۆناغانەی کە دیکتاتۆر دروست ئەبێ لە ناو کۆمەلگاکانە خەڵک بێدەنگ و بەشدار نییە واتە ئەوەی کە گرنگە بەڕاستی خەڵکی ئێمە هۆشیاری سیاسیمان بگاتە ئاستی ئەوەی کە ماندوو نەبین لە بەشداری سیاسی چکە کاتێک کە تاکەکان ماندوو بن لە بەشداری سیاسی دەسەڵاتی دیکتاتۆر بلەوی پێ ئەدرێ بەسەرەنگی خەڵکیش بڵێ هەڵبژاردن گۆڕانکاری دەکات یاخود ئێمە ڕێگەکانی گۆڕانکاری لە کوردستانە بەکوێدا تێپەر دەبێت بە هەڵبژاردن بە توندوتیژیە بەکوێدا هەڵبژاردن گۆڕانکاری ئەکا ئەگەر تاکەکانی کۆمەلگا
بەشدار بن چکە هەر کاتێ تاکەکانی کۆمەلگا بەشدار بوون یعنی هۆشیاری گەشتۆتە ئاستی گۆڕینی دەسەڵات یعنی ئەگەر تاکەکانی کۆمەلگا بەشدار نەبن یعنی ئێستا ساڵ بۆ ساڵ سیرکە ساڵ بۆ ساڵ ڕێژەی دەنگدان کەمە بێ بەڵام ساڵ بۆ ساڵ دیکتاتۆریەت زیادە بێ یعنی ئەو دیکتاتۆریەتی کە لە ساڵانی 90ەکان و لە ساڵانی سەرەتای 2000ەکانە هەبوو ئێستا زیاترە بۆ چکە ئێستا بەشداری خەڵکی کەمترە یعنی خەڵکی جاران هۆشیارترانە و بەشداربوونێکی کاریان هەبوو بۆچی بۆ دەسەڵاتی بۆ گۆڕینی دەسەڵاتی سیاسی بۆیە بەڕاستی گرنگە کە خەڵکی ئێمە بە دوای مافەکانیانەوە بن بە بەردەوامی چکە هیچ کۆمەڵگایە گۆڕانکاری بەسەرا نایە هەتا تاکەکان ڕوبەڕوو نەبنەوە تاکی ئەمڕۆژ بەڕاستی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات بە سندوقەکانی دەنگدانە گۆڕانکاری بە هەڵبژاردن دەگۆڕدرێت گۆڕانکاری بە هەڵبژاردن ئەگۆڕێ لەکوێدا تێبێ ڕێگەی گۆڕانکاری هەڵبژاردنە لەم قۆناغا هەڵبژاردنە یعنی ئەو دەسەڵاتەی کە لە سەڵە وڵاتێکی وەکو بەریتانیا ئێخۆ پاشا دەسەڵاتی هەبوو نییە هەموو دەسەڵاتێکی هەبووە هەر بە هەڵبژاردن و ڕوبەڕووبوونەوە توانیوانە دەسەڵاتی پاشاش کەم کەنەوە و بتوان گۆڕانکاریکی جستی لە وڵاتەکان بەس کەی بە مدەتێکی زەمەنی دوور بەس یەکێ لەو کێشانەی کە بەڕاستی ئێمە هەم وەکو خەڵکی سیاسی هەم وەکو تاکی ناو کۆمەلگا هەمانە پشو درێژ نین بۆیە بەڕاستی کاتێک کە پشو درێژ نین هەمیشە خەیاڵمان لای شۆڵشی چەکداریە بۆیە بەڕاستی زۆر جار ئەڵێ خەڵکە ئازاکان لە شۆڵشی چەکداریە گرەوە بنەوە بەس دوایی لە کاتی ئاسایی لێمان تێکەیەن چکە خەڵکی ئەو خەڵکانە نازان بەڕاستی پابەندی یاسا و ڕێساکان ببن بۆیە گرنگە کە بەڕاستی ئێمە خەڵکی ئێمە تاکی ئێمە هۆشیاریمان بگاتە ئاسی ئەوەی کە بەڕاستی گرنگە گۆڕانکاریەکەمان ئێستا خۆ عێراق هەر دراوسێمان نییە بە حساب هەر ئێمە لە ناو وڵاتی عێراقانین یعنی هەر پەرلەمان کارانیە یخۆ ئەو ململانی سیاسی و سەربازی لە عێراقا هەیە یخۆ لە هەرێمی کوردستانە بۆ شێوازەش نییە بەڵام هەڵبژاردن لە کاتی خۆیان کرێ بەڵام خەڵکەکەی بە هۆشیارانە بەشدارە بن بەڵام پەرلەمانێکی کارایان هەیە ئێستا سێرەکەی سەرۆوەزیرانی پێشوو ئێستا سەرۆوەزیرانی ئێستا یعنی هیچ کەسێک لە ناتوانێت لە ئاستی لی پەرلەمان بۆ چکە پەرلەمان وجودی نەکرد ئەوە هەر بەڕاستی ینی خەڵکێکی هۆشیار ئەتوانێم مەدەنیان یعنی سیر کە ئێمە بەڕاستی گۆڕانکاریەکان کاتێک کە ئەڵێن تەنها بە دەنگدانەوە ئەیبەسینەوە یەکێک لەو هەڵانەی کە هەمانە ناتوانین باش لێ تێبگەن ئەمەیە یعنی کاتێک کە ئێمە دەنگ ئەدەین لایەنێک دەسەڵاتدارە دوایی کە ئەم لایەنە هەڵەکە خەڵک گرنگە لایەنی مەدەنی دریشێکە خەڵکێنە سەر شەقامەکان خۆیەکێک لەو شتانی کە لە بەغا ڕوویداوە لە بەغا توانیان هێزە سیاسیەکان چۆک پێدا بدەن خەڵکی سەر شەقامەکان بوو. سوپاس دەکەم دوایی لەسەر لەمپەرەکانی قسە دەکەین سوپاس دەکەم مامۆستا جەبار سەبارەت هەر بە تۆماری دەنگدەران ئێستا وتت بۆ ماوەی مانگێک درێژ کراوەتەوە لە ساعات 8 بەیانیە تاوەکو 3 دوانیوارۆ ناوەندەکانی کۆمیسیۆن لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستانە شار و سەرۆکەکان هەن کە خەڵک سەردانیان بکات لە سەرجەم پارێزگاکانی عێراق بە پێی ناوەندەکانی کارتی بایعی حساب بڵین هەنی هەموو ناوەندێک هەموو منطقەیە کە سلێمانی سەبوونە دابەش بوو بەسەر دە ناوەندا مرکزی اقتراعی تایبەت بەخۆی هەیە لە ڕانی هەیە لە حادشاقۆرنا هەیە لە قەڵازێ هەیە لە دوکان هەیە بۆ منە لە سلێمانی هەیە لە شوێنەکانی تیژ بە هەمان شێوە بۆەوەی کاراسانی بۆ هەوڵاتیان بکرێ بچنە ناوەندەکانی دەنگدان کە پێوتت مەراکزی اقتراع بە ئومێدیەوەی کە تۆماری بایۆمەتری خۆیان ئەوانەی کەنیانە داخلیکەن و ئەوەی کارتی ئەلکترۆنیە تازەی بکاتۆ بیکا بە کارتی بایۆمەتری بەس ڕاستکردنەوەی هەڵە شێستا بوون بەڵێ ئێستا ڕاستکردنەوەی هەڵە هەیە ئێستا بۆ منە هاوڵاتێک زەواجی کردووە لە شوێنە کۆڕۆشتە بۆ شوێنێکی تر ئێستا توانێت بێت تەقدیمی کا بڵێ منەمە کارتی بایۆمەتریەکەمە لەم بنکەیە دەنگەدەم ئێستا بەڵام بۆ منە لە سلێمانی ماڵم چوتە ڕانیە لە ڕانی ماتومەتە دوکان بۆ منە لە سلێمانی مشومەتە هەولێر ئێستا کاتی ئەوەیە توانێت تەقدیمی ئەو گۆڕانکارە نەشکات و بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدانە هیچ گرفتێکی نەبێت پێشتر وای زانی بێت کە لە بنکەی فڵان دەنگەدات بەڵام ئێستا چۆتە شوێنێکی تر بزانە کارتەکەی لە هەموو شوێنێک خوا لە ڕاستە لە هەموو شوێنە ناخوات چونکە ئەو کارتی بایۆمەتری لەسەر ئەو ناوەندە و لەسەر ئەو بنکە و لەسەر ئەو وێزگەیەدانراوە نووسراوە لە فڵام بەڵێ لەسەر کارتی بایۆمەتریەکەت لەسەری نووسراوە بنکەی ژمارە ئەوەنە وێزگەی ژمارە ئەوەنە مرکزی اقتراعی ئەوەنە هەمووی لەسەر کارتی بایۆمەتریەکەت تۆمار کراوە بۆیە ینی ئەم کارتە بایۆمەتریە مەجای کەمترین هەڵە ئەهێڵێتەوەوانە بۆ ئەوەی کە هاوڵاتی وەکو دەنگدەر مافی نەفوتێ بۆیە زۆر گرنگە بۆ ئێستا بۆ هاوڵاتی بۆی ئەم مافە بەدەست بێنێت یعنی ئەگەر بی بەسمەوە بە قسەکانی جەنابی مامۆساوی ژەوەیەکە هاوڵاتی ئێستا ناڕازیە فەرموتۆ ئەگەر ینی با من بە تعبیرێکی تر بڵێم من وەکو نوێنەرێکی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی خەڵک باوەڕی بەچی هەیە بۆ گۆڕانکاری لە سێ اختیار زیاتری لە بەردەمانیە
یانۆ تا دەست بەرێتە بەردەم شۆڕشی چەکداری ئایا لە هەرێمی کوردستانە جارە واز لە هەوڵاتیان بێنێ هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئامادەن چەکەڵگرن پێش خەڵکەون نەخێر چونکە هیچ هێزێکی هەرێمی کوردستان لە غیری دەسەڵاتدەوانی کە لە دەستە دەرەوەی دەسەڵاتن وەکو ئۆپۆزیسیۆن نایانێرن هیچیان هێزی ینی هێزێکی سیاسی چەکداری نین بۆ مانایی کە ئەمان بێن ڕوتێکی شۆڕژێڕی چەکداری بەرپاکەن و بە خەڵک بڵێن وەکوونەوە یەک بڵەوەن خەڵک ڕاپەڕین با بکەین ئەمە خاڵی یەکەمە کە نایکەیت خاڵی دووەم چییە؟ ئینقلابی عسکەریە ئایا لە هەرێمی کوردستان ئێستا بارودۆخی ئەوەیە هێزێک بتوانێت یاخود دەستێکەڵ کات لەگەڵ وڵاتێکی نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا چوزانم لەگەڵ رووسیا لەگەر هەر وڵاتێکی ترا کە بێت بڵێ منە بم بە بەدیلی پارتی وێچێتی بە پاراستنی بەرژەوەندەکانیەوە بەڵام پاڵپشتی بکەم منەچم ئینقلابەکەم بەسەر پارتی وێچێتیە کە ئەوان ئێستا دوو هێزی دەسەڵاتدارن بە دڵنیایی و بارودۆخەکە لە هەرێمی کوردستانیش ئێستا بەو شێوەیە ینی لە ئارایانیە ئەیکەواتە بەدیلی سێم بریتە لە چی بریتە لە هەڵبژاردن ئەم جارە بەپێی هەموو پێوەرەکان لە شاری سلێمانی ڕێژەی دەنگدا لە 135 بۆ لە 136 بووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕێژەکە بۆ شێوە بۆ هەرچەنە لە دەستگاکانی ڕاگەاندرا گرا لە 160 بەڵام لە ڕاستیە بەپێی تۆمارە دەقیقەکان بەسکەم بۆ تو ئێستا لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوای هەڵبژاردن 159 خەڵک بەژاری کرد لەسەر پەرلەمانی کوردستان 2010 بەڵێ بۆ 2021 بوو لە 2021 مانگیدا باش من سامێ ینی بەراودێکی ژمارەکان بکەین لە 136 خەڵک با بڵێن لە 140 لە 140 خەڵک چووە ڕێژەی دەنگەکان لە بازنەی پێش بازنەکەی سلێمانی بەم شێوەیە بوو کە بینیمان باشە هێزێک 8 کورسی هێزێکی تر 5 کورسی هێزێک 3 کورسی یەکێک هێزێک 2 کورسی هێزێکیش کورسیەک بەم شێوەیە تەوزیع بوو ئەمە لە 140 هاوڵاتیان کە چوون بۆ دەنگدان ئەم لە 160 کە نەڕۆشتە بۆ دەنگدان وەک ماوەساوتی لە دەنگە ناڕازیەکەن لەو دەنگە خۆڵەمێشیانن کە ڕازینین بەم بارودۆخە جا هەیەنە لە دەسەڵات بێزارە هەیەنە لە دەسەڵات و لە ئۆپۆزیۆنیش بێزارە هەردوو دیوەکەی تایە باشە ئەوەی کە لە دەسەڵات بێزارە بێزەحمەت ئەگەر بۆ یەک جاریشە بڕۆ ئیرادەی خۆت بخەرە سەر سنووقی دەنگدانەکان و کارتی دەنگدان و دەنگ بە بەهێزێکی دەرەوەی دەسەڵات چونکە ئێستا من زۆر جار لەگەڵ هاوڕێیان و هاوڕاتیان ینی مناقەشاکردن و گفتوگۆکەین من ئەڵێم بۆ نمونە پارتێکی سیاسی بایی 10 کورسی دەنگی هێناوە کەواتە هاوڵاتیانی دەنگدەر و هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەبێ هەر بایی 10 کورسی چاوەڕوانی هەڵوێستکەن لەم هێزە سیاسیە بەڵام لە کاتێکا تۆ هێزێکی سیاسی بایی 45 کورسی دەنگت پێداوە ئەبێ بایی 45 کورسی چاوەڕی تەوقعات و بەرپرسیارەتی لێ بکەین وایە لەبەرەوە کاتێک کە هاوڵاتی یەک بۆ مامۆستا ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەریە بای 5 یان 6 یا 7 یا تا 10 کورسیش ئاەتێ کەواتە هەر ببایی 10 کورسیش تۆ تەوقعەکەی کۆمەڵی دادگەری موقف بنوێنێت هەڵوێستی هەبێ یان چاکسازی پێ بکرێ واگریمانە چ تەنها حکوومەتێکی تەوافقیەوە بە 10 کورسەکەەوە 2000 وەرەگرێ ئەو تەنها ئەتوانێت لە سەلاحەتی وەزارەتەکانی خۆیان چاکسازی بکە کە لە کابینەکانی ڕابردووە ینی ئەم نمونانەمان بینیوە باشە بەڵام ئێگەر هاوڵاتیان بێن بۆ نمونە لە دەرەوەی هێزی دەسەڵات دەنگ بن بە هێزێک یا بە دوو هێز ئەمان بکەن بە زۆرینەوە بچن ناو حکوومەتەوانێ ئەو کاتە ئەگەر لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەم دوو هێزە نەیانتوانی گۆڕانکاری بکەن نەیانتوانی گەندەڵی بنکەنکەن نەیانتوانی ئاسی خزمەت گوزاریەکان بەرزکەنەوە بۆ ئاسی تەوەقع و عەلەقەل نزیک بێتەوە لە ئاسی تموح و داواکاریەکانی خەڵک ئەوە ئەکری ئەم 4 ساڵاش درس دادين تمي بين بو حفتا باوكمان وكو فرمودقي بيغمبري صلى الله عليه وسلم فرمي لا يلدغ المؤمن من جحر مرتين انساني ايمان دار قد نابه دوزار لشوينك وبغزري بداخو هريمي كردستان وهولاتكاني اما اما لا نودو يما هلبجارنك انت اسكان نك دوزار هردزار اليرو غزراون يعني ابي اسي هوشياري هولاتي بيت او اسي اسلام لكم الجاكين لصانه وبينجي ام دانشواني هريما اگر بتسكرج بخويا مسلمان دنيا ما غير هربو يك جارج بالتلفزيون ولا الراديو غنسو بتمزغوتش بو تاري جمعه جوي للرافي ام ايات القران بو ان الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بانفسهم ابي نفس تو كان لسه قران كاري خود كي يعني من استو امزلو برجل بركدو من بوم ترتيب كدو يعني تو خود كدو هرم ديكور وديزاينات يعني بيكي بديزاين كمن طاقت من بهر سير الشركه وين كواتم قران كاري بلا لا شعور وباك جراوندي معرفي وبيركنوي هولاتي ودسكات امر نشو دس بيكا ليو دس بيكا كتب بقيت استيكي اويكا من امرو برپرسيارم برامبر بخوم برامبر بخيزانكم وبرامبر بم كوملغايا اگر من اسا جوين ادم بخوم ابي خمي او صور منالم بيت كلا خيزانك من خستومنتو ابي خمي او بيت كدواي 20 صاليته ام هريما بروچو ارا اگر بيت وجيلي دواي ايما بيش ايما عفوا 20 صالمو بيش ضمن مطي استابيليام كرياتو من ضمن اسا هريمي كردستان لواني هنغاي بنيا برو دولت باش باستك ما وصدي ما خص عفوا يك جمله البابلن بوي تكميل قصه كان بيت ديما برسال القران اشتكي زور جواني تاعكم مبدا يما فيرا كرين خوي قرر روافيدي كردوين كدعاء بكين بو اواني كلا بيج يموبون ربنا اغفر لنا ولاخواننا الذين سبقونا بالايمان يعني دعاء كين بو اني كلا بيج يمواني اوان بون بالريقاو هوكاري هدايه داني اما بوسن ام رقايه يعني ايه اگر بكو مسلمانك ام دعاء بس تنا ام دعاء بك بمبدا بو كار كردن
ئایا بای ئەوەندە بەرپرسیارەتی ناخاتە سەرشانت کە ببی بەنەوەیەک نەوەی دوای ئێمە کە هاتن شیایی ئەو بین ئەم دوعایەمان بۆ بکەن چونکە ئەگەر ئەو ئەرکی کە لە سەرشانمان وەکو بەرپرسیارەتی بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خاک بەرامبەر بە نیشتیمان کە ئەمڕۆ خۆی لە پرۆسی هەڵبژاردن و دەنگدان نابێنێتەوە بۆ گۆڕانکاریکردن لە دەسەڵاتێکی سیاسی گەندەڵ و نالەبارە کە ئەگەرەمە نەکەیت بە دڵنیای و شیاوی ئەوە نینەوەی دوای ئێمە کاتن دوعات بۆ بکەن بڵێن خوا لە براکانمان خۆش بن کە لە پێش ئێمە هیدایەتیان داین ڕێنماییان کردی سپاس دەکەم سپاس بۆ جەنابیشت کامەران سەبارەت بە لەمپەرەکان ئەرچەمە سەرۆکایەت هەرێم ڕۆژی هەڵبژاردنی دیاری کردووە هێشتا شەر لەمپەر ماوە بەزری ینی لەمپەرەکان چین و دەبێتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنە چەند ئێستا بڵێن شەرایەتی دامەزراوەکان لە کوردستان کەوتوتە ژێر پرسیارە و پەرلەمانمان کۆتایی پیاد حکوومەتمان کاربڕێکەرە بەرامبەر بەغدا لاواز بوون خۆی هەر خودی لاوازبوونی هەرێم بەرامبەر بەغدا خۆی بۆ خۆی ئۆتۆماتیکی تقریبا نەتوانین بڵێن لەمپەرێکە چونکە هەر ئەو لاوازیە هۆکارە بۆ دەستێوەردان هەر ئەو لاوازیە هۆکارە ینی بۆ ئەوەی کە لە ئاستی مەطلوبان نەبێت بەو شێوازە بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە توانین بڵێن لەمپەرەکان چینیانی لەمپەرەکان ئایا سیاسین ئایا یاساین خۆ ئەمەش خۆی بۆ خۆی گرنگە بەڕاستی ئێمە گرنگە لە بابەتی لەمپەرەکان بەعام قسەی لێ نەکەین بۆ نمونە کاتێککە باز لە لەمپەری سیاسیەکەین سیاسی هەیە لەمپەری سیاسی هەر خودی وجودی هەر وجودی حیزبی یەکێتی و پارتی خۆی بۆ خۆی لەمپەرێکن یعنی هەر وجودیان لەمپەرە چونکە ئەم دوو حیزبە هەر لەوەتەی کە هەر لەمپەرن لە بەردەم پێشکەوتن خۆشدا نەکراوە بۆ لەمپەری سیاسی یعنی ئەم دوو حیزبە قەناعەتیان وایە مەبدەئیان وایە یعنی ئەو بابەتی لە ئەلمانیەت کە باشیش فێلی نەبوون لێی تێگەیشتون ئەوەیە کە ئەسڵەن مەبدە قەناعەتیان بە وجودی گۆڕانکاری هەر نییە بۆی هەر قەناعەتیان بۆ نیە هەر هەڵبژاردن نەک لە کاتی خۆیان بکرێت ئەگەر پێیان بگرێت هەر ناکرێ هەر نایکەن چکۆ بەڕاستی لە مەبدە وجودیان شتێک نییە کە بە ناوی دەسەودەستی دەسەڵات بەڵام ئایا ئەمە ئەم بابەتی لەمپەری سیاسیە کە ئەمان هەر وجودی خۆیان کە ئێستا بە ناچاری لە ژێر زەختە یعنی هەروەکو چۆن بڵێ بۆ ئەوەی نەڵێن ناتوانن کاتی هەڵبژاردن دیاریکەن یعنی سەیرەکە ئێستا سێ کاتی هەڵبژاردن دیاری کراوە یعنی سێ کاتی هەڵبژاردن دیاری کرا ئەی بۆ ناکرێ ئەی بۆ نەکراوە ئەم دوانەی پێشوو بۆ نەکراوە کە سکە سەرۆکی هەرێم بە دیاری کردو ئێ بۆ کاتە خودی یەکێتی و پارتی لە ڕووی سیاسیەوە هۆکارن بۆ ئەوەی کە بەڕاستی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێت هەر لە ڕووی سیاسیەکەشەوە بۆتە هۆکاری لەمپەری یاساییش یعنی ئێستەیەکێ لەو حیزبانە سەیرەکەی سکاڵای هەیە لە دادگای فیدرالی بۆیە بەڕاستی وجودی ئەم حیزبە ئەلمانیان لە کوردستانە هۆکارە بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن بەڵام بەڕاستی من پێم وایە بارودۆخەکە جیاوازە ئێستا ئەم جارە جیاوازە لەبەر ئەوەی ئێستا ئیرادەی ئەوان لە دەست خۆیانە نییە کەواتە بە ناچاری هەڵبژاردنیان پێەکەن بۆیە گرنگە ئێستا هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن بکەن چونکە ئەم هەڵبژاردنە ئەگەر نەتیجەکەش بەدڵی ئەوان نەبێ ناتوانن ڕێگری بندەی یعنی واتە یەکێتی و پارتی ساڵی ڕابرد یەکێتی و پارتی ئێستا یەکێتی و پارتی پێش لە کارخستنی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە واتە ئێستا بە ناچاری هەڵبژاردنەکەن ئێستاش ڕێنەکەوتون لەسەر ئەوەی کە ئەو کاتە دیاری کراوە بۆیە بەڕاستی لەسەر یاسای هەڵبژاردن ناکۆکن لەسەر کۆتاکان ناکۆکن بۆی ئەمانە لەمپەری کۆتاکان لەمپەری یاساییە بۆ نمونە بازنەکانی هەڵبژاردن کە ئەمانە لەمپەری یاساین بۆیە بەڕاستی گرنگە کە ئەمانە لەمپەرن بەس ئیرادەی خەڵکی ئەتوانێت ئەم لەمپەرانە تێپەڕێنێ ئیرادەی خەڵکی لەگەڵ پەستانی دەرەکی ئەتوانن زەختەکە گەورەتر کە پەستانی دەرەکی هەیە ئێستا پەستانی دەرەکی ئێستا بە ناچاری بەبێ حساب و یەکتریکەن بە ناچاری سەرۆکایەتی هەرێم کادانێ بۆ هەڵبژاردن ئەمە تەوافقی سیاسی لەگەڵانیە ئێستا حیزبەکان جاران لە پەرلەمان ئەیانتوانی شتێ بکەن ئێستا مەتبەخە سیاسیەکانیش نەماوە حیزبەکان متمانەیان بە یەک نەماوە یعنی حیزبەکانیش متمانیان بە یەکێتی و پارتی نەماوە بۆیە بەڕاستی لەمپەری سیاسی و خودی یەکێتی و پارتی هۆکاری سەرەکین بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن گەر هەڵبژاردن نەکەن مامۆستا ئێستا زیاتر شەرایەتی دامەزراوەکان دەکەوێتە ژێر پرسیار و ئێستا ڕەنگە بۆ داهاتوە کە حکوومەتەکە کاربەرەکەر نەتوانێت ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا بکات چونکە بازی کە حکوومەتی کاربەرەکەر بەزیشی کاروباری ڕۆژانەیە ئەو پەرلەمان نییە شەرعەتی دامەزراوەکان نییە بەڵێ کاربەڕێکەرن بەس کاربەڕێیەکەن بەڵام خۆ ئەمانە خۆ بەدوای
شەرعیەت و ناشەرعێتی دەسەڵاتانین هەر لە کاتی دەسەڵاتیشیانە چەندەها یاسایان دەرکردو بۆتە بار بەسەر خەڵکیوە نایاسایش بووە واتە بەس پرسیارە سەر دروست نەبووە لەسەرەوەی کابژاردن ناکرێت لە کاتی خۆی پەرلەمانتان تەواو بووە ئێستا ڕەنگە وەفدێکی نێودوڵەتی بڵێ پەرلەمانتان هەیە هەنی وەڵامەکە چی بێ بڵێ پەرلەمانمان ماوەی بەسەر چوێ لە بەرەوەی هەڵبژاردن نەکراوە بۆ نمونە خۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هۆکارێکە بۆ لاوازبوونی دەسەڵات شەرعیەتی دەسەڵاتی یەکێتی و پارتی یعنی ئەنجام نەدانی هەڵبژاردن هۆکارێکە بە لاوازی شەرعیەتیان بەڵام ئەم شەرعیەت پێنەدانەوەتە ئێستا ئەوان لە قۆناغی شەرعیەتێکی شۆڕژگێڵیان نەک لە قۆناغی شەرعیەتێکی یاساییە واتە ئێستا ئەوان ئەمری واقعن ئەتوانین بڵێن ئێستا یەکێتی و پارتی ئەمری واقعن کە لە هەرێمی کوردستانە کاربەرێکەری کۆمەڵی دەسەڵاتن بۆیە بۆ ئەوەی کە فەراغی دەسەڵات دروست نەبێ یەکێتی پارتی بوونەتە واقعێ بەڵام لە هەمان کاتا ئێستا یەکێتی پارتی بەپێی یاسا بەپێی ئەوەی کە ئەو یاسا کاربەرێکارانێک کە هەیە ئێستا دەسەڵاتی یاساییان نیە بەڵام دەسەڵاتی واقعیان هەیە واتە واقعێک ئێستا سەلماندوێتی کە یەکێتی پارتی لە هەرێمی کوردستانە هەن بەڵام ئەم لەمپەرانە ئەگەر خەڵک ئیرادەی هەبێ خەڵک هۆشیارتر بێ بەڕاستی ئەم لەمپەرانە تێ ئەپەنرێت چکە زۆر جار بەڕاستی پەستان و زەختی ناوەکی هێزە سیاسیەکان هێزە ئۆپۆزیسیەکان و خەڵک ئەتوانن ناچاریان بکەن لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکەن. سپاسکەم مامۆستا جەبار سوار بە ئەم جارە هەڵبژاردنەکە جیاوازە بۆ کۆمیسیۆنی عێراق خۆناغی یەکەمە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەنگاوی دیکەش دەنێ تاکو سەر لەمپەریش ماوە وەکو مامۆستاوتی هەندێک لەمپەر هەیە ماوە بۆ هەڵبژاردنەکە یاخود جیاوازی چی ئەم جارە بۆ ڕێکاری هەڵبژاردنەکە کۆمیسیۆنەکە طبعاً کۆمیسیۆن ئێستا دوای ئەوەی کە چەند جار لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبووتەوانێ ڕێکەوتون لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە شوباتی 2024 بەس دەکرێ مەبدەئیەن بەڵێ بێ بکرێت چونکە وەکو مامۆستا ئاماژەی پێ فشاری نێودەوڵەتی و ناوخۆیی زۆرە باشە و ئیتریانی هیچ هەلێک لە بەردەم هەرێمی کوردستانە نیە تەنها ئەنجامدانی هەڵبژاردنە و دەرەنجامەکەشی هەرچیە بێت ئەبێ قبوڵیکەن و ینی ئیجراعاتەکانی کۆمیسیۆنی عێراق تا ڕادێک حەسمی ترن وەک لە کۆمیسیۆنی هەرێم ئەگەر لە کۆمیسیۆنی هەرێم بە حکمی کەمتر ئەزمونیان بۆ بەڕێوەبرنی هەڵبژاردن کە تەنها ڕاپرسی سربەخۆیی هەرێم و هەڵبژاردننی پەرلەمانی 2010 هەبووە بەڵام کۆمیسیۆنی عێراق لە 2005ەوە خیبرەیەکی تەراکمی زۆر باشی هەیە و دوایین هەڵبژاردنیش کە لە 2021 کرا ینی بە چاودێری و بە شایەتی چاودێرانی ناوخۆیی و نێودەوڵەتی و تەنان لە سیاسەکانی بەشداریان توان بڵم باشترین هەڵبژاردن بوو کە کۆمیسیۆنی عێراق ئەنجامیدا چونکە ئیرادەیەکی سیاسی لە پشت کۆمیسیۆنی عێراقەوە بوو کە بیانێت کۆمیسیۆن هەڵبژاردن بە شێوەیەکی نزیه و پاک و دادبەروەرانە بەڕێوەبرن ئەمە خۆی ئەبێ ئومێدێک باتەوە بەبەر هاوڵاتیان مادەم کۆمیسیۆنی عێراق ئەم جارە هەڵبژاردنەکانەکات و بە هەمان ئەو میکانیزمی جارانەوە و مەجای خروقات و تەزویر کەمترە لە بەروی کارتی بایۆمەتری بۆ دەنگدان تحکومەکات بۆ وەزاوە تۆماری دەنگدەران کامەیە تۆماری دەنگدەران ئەو تۆمارەیە کە کۆمیسیۆنی عێراق بەکارێنێت کە مطابقی تۆماری بایۆمەتری کارە هاوڵاتیەک تۆماری بایۆمەتری نەبێت لە تۆماری دەنگدەرانیش ناوی نابێت ئەمە پێشتریش سزادا نەبوو هەندێک هاوڵاتی لە هەڵبژاردننی 2020 پەرلەمانی عێراق دووجار دەنگیاندا بوو هەندێک هەوزەم دەستگیریش کراوە و ئەسڵان هەندێک لەو بنکە و وێزگانش کە ئەو حاڵەتانەی تیا کرابوون سزا درانیانی ئەوە هەر نەک ینی مکافئەی کارمەندی ئەو ڕۆژانەوە نەگە بەڵکو و سزا درانیانی ئەمانە هەمووی بۆ خۆی لێپرسینەوە ینی بەڵگوێ لەسەری کە کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردنەکانی عێراق تا ڕادێکی باش حاسمترن لە یەکلایکردن و ئیدارەدانی عەمەلی انتخابی ئەمە بۆ خۆی بێ ئومێدێک باتەوە بە هاوڵاتیان بۆ ئەو پرۆسەیە بەنسبەت ئەنجامدانی هەڵبژاردن بەڵێ کۆمیسیۆنی عێراق مەبدەئیەن ئامادەیی دەربڕیوە بەڵام تەبەن نەبێت چاوەڕێی تەوابوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بکەین و لە پاڵەوەش ئێستا خەریکی ئامادەکارین ئەوە بەنسبەت هەرێمی کوردستان و یەک مانگی در مۆڵەتیان داوە بۆ تازەکردنەوەی تۆماری دەنگدەران و بایۆمەتری دەنگدەران و لە احتیمالی هەیە لە ماوەکانی داهاتووشە کە نزیکە بینەوە ئەنجا لە ڕێی ئۆفیسەکانی شارەکانی هەرێمی کوردستان داوا لە هێز و لایەنە سیاسیەکانەکەن کە ناوی لیستەکانیان و کاندیدەکانیان تەقدیمی بەشی شوعبەی سیاسی ئۆفیسەکانی کۆمیسیۆنی عێراق بکەن و تاوەکو لێەوە دەسەکرێت بە ئامادەکاری طبعکردنی کارتی دەنگدان و وردەوردا ئێستا حالێنەوە طبعا فۆرمێن بڵاو کردوێتەوانێت کە هاوڵاتیان و دەچوانی زانکۆ پەیمانگەکان نتوانن تەقدیمیکەن بۆی وەکو کارمەندی بنکەکانی دەنگدانی کۆمیسیۆن ناویان تۆمار بکرێت و هەڵبژێردرێن لە قۆناغی داهاتوو ئەنی وردەوردە کۆمیسیۆن لە پاڵ
ئامادەکاری بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگای عێراق خەریکی ئامادەکاری بۆ هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان. باش بزماوسای بەکام یاسا هەڵبژارنەکە بەرەوە سەر یاسا کۆنەکەی بەڵێ بەپێی پەرلەمانی کوردستان ئەم یاسا کۆنەکە ئەبوایە پەرلەمانی کوردستان یعنی سەموکو ماڵی سەرکەوتنی چێبوونەوەی کە لە 2020 یعنی بەڕسمی ڕژنووسێکی یاساماندا بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان 2020 بەڵێ لە 2020 ینی بە هاوبەشی لەگەڵ دەستگای هەڵبژارنی هەموو پارتە سیاسەکان خەڵکی مامۆسای زانکۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵ لە چوارچەوەی پرۆژێکمانەکە بە پاڵپشتی ڕێکخراوی NED ئەمریکی بوو کارمان لەسەرەوە کرد و ڕژنووسەکە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کرا بەڵام بەداخەوە بەهۆی ململانەی ناشەریفانەی سیاسی بینی دەستهێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن جارێک مۆزوعی کۆتا جارێک مۆزوعی فرەبازنەیی جارێک هەر جار و ینی بیانۆ گەهێنرایەوانێ بۆی کە نەتواندا بگەینە ڕێکەوتنێک پێشەوەی تەمەنی قانونی و یاسایی و شەرعی پەرلەمانی کوردستان تەواو ببێ ئەو یاسایە هەموار بکەنەوە بۆیە کاتێک کە پەرلەمانیش کەوتە مودەی ناقانونیەوە نەیتوانی یاساکە هەموار بکاتەوانێ هەر بۆ یاساکانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانیش کە بە یاسا تازەی کردو لەبەروی لە دوای بەسەرچوونی کاتی یاسایە بوو ئەو بوو بە هۆی قەراری محکەمەی اتحادیەوە ئەو قەرارش هەڵوەشا و ئەو مافەش لە کۆمیسیۆنی هەڵبژارنی هەرێمی کوردستان سەندایەوانێک کە بتوانێت سەرپەرشتی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان بکات. باشە بەس ئێستا هەر بە یاسا کۆنەکە دەکرێتە یەکێتیش سکاڵای تۆمار کرد بوو لەسەر بەشێک لە مادەکانی یاسای هەڵبژاردن کۆتاکان خۆی گۆڕانکاریەک ڕووبدات بابەتێکی اختصاصی یاسا کۆنەکە بابەتێکی اختصاصی قانونیە بەڵام من ئەوەندەی خۆم ئەزمونەمە بێ قەناعەتم نییە محکەمەی اتحادی قەرار با لەسەرەوە هەر بە یاسا کۆنەکە هەڵبژار نەکرێت چونکە ئەوە لە سەلاحەتی محکەمەی اتحادیانە کە بێت یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەموار کاتەوە ئەوە هەر بە یاسا کۆنەکە هەڵبژاردن نەکرێت کە هەرێمی کوردستان یەک بازنە ئەبێ و بە سیستمی نوێنەرایەتی ڕێژەیی ئەبێ چەکراوە بوو بەڵێ نیمچەکراوەیە و 100 کورسی منافسە ئاکرێت لە بینی هێزە سیاسەکان و 11 کورسیش بۆ پێکاتی کۆتاکانە قەناعەتم وایە ینی بە قازانجی یاسا کۆنەکە محکەمەی اتحادی بڕیارەدا و ئەوە ئەگەر هەر هێزێکی سیاسی بیەوێت ئەم یاسایە گۆڕانکاری بکات یەکەم کاری پەرلەمانی خولی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەبێ ئەوە بێت کە گفتوگۆ بکات لەسەر دەرچواندنی یاسایەکی نوێی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە یاسا کۆنەکە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 حەوت جار هەموار کراوەتەوە. باش ئەگە هەڵبژاردن نەکرد لە ساڵی داهاتوو چی ڕوودەدا؟ هەڵبژاردن نەکرێت لەوانەوە مامۆستا باشتر بێ جواباتەوانن چونکە ئەو ئەندامی سەکرداتی حیزبێکی سیاسیە بەڵام هەرێمی کوردستانەکەوێتە فەراغێکی زیاتری قانونیەوەوانە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتی یان خۆیشەوە لاوااستر ئەبێ واو کاتە ئەم حکوومەتی کێسای حکوومەتی کار بەڕێکەرە ئێستا حالن لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادیە لە مفاوەزاتە لەسەر دەرچواندنی یاسای نەوت و غاز کە 16 ساڵە عێراق ناڵن بەسەر بە دەرچوونی ئەم یاسایەوە یعنی ئەگەر 20 ساڵ پێش 16 ساڵ پێش ئەم یاسایە دەرچوایە و ئازانم ئێستا هەرێمی کوردستان نەئەکەوتە ئەم جێژاوی کەتی کەوتووە کە لە محکەمەی نێودەوڵەتی لە پاریسەوانێ مافی فرۆشتنی نەوتی لێ سەندێتەوانێ پێگە و دەسەڵاتی هەرێم بچووگەکرێتەوە بۆ ئێسەکانە ینی تەسەویرەکەم هەتا یەکێدی پارتی خۆشیان هەرێمی کوردستان خۆشیان نەیانەوێت چی دلۆ فەراغا بژێن چووکە لەبەردەم تێپەڕاندنی کۆمەڵی یاسای گرنگە لە پەرلەمانی عێراق کە پێویستە کات هەرێمی کوردستان لە ڕووی شەرعیەوە بۆ دامەزراوەی تەشریعی بۆ دامەزراوەی تەنفیزیشی پێگەیەکی شەرعی هێزێکی شەرعی دەسەڵاتی سیاسی هەبێت تاوەکو بتوانە مفاوەزاتی پێ بکات لەگەڵ حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق. سوپاس دەکەم مامۆستاکەمانە سەوار بە کۆمیسیۆنی عێراق کە پێ دوای ئەم جارە جیاواز دەبێ یەخۆ ئێستا کێشەیەکی شەیە کە لە مانگی یەک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ماوەی یاساییان تەواو دەبێت پێ دوای ڕێکەوتن کرابێ لەوەی کە ماوەکان درێژ بکرێت خو دەتوانرێت ماوەکان درێژ بکرێتەوە پێم وایە گەر ڕێکەوتیش نەکرابێ مادەم قەراریان داوە هەڵبژاردن بکەن حتما کاتی کۆمیسیۆن درێژەکەنەوە چکەوە شتێکی مسلمە ینی کاتێک کە بڕیارێکە درێ حتما متوافقێک هەیە لە بینی پەرلەمان و کۆمیسیۆنی عێراقا پێم وانە ینی هەر ئاوا ئەم قەرار و ئەم بڕیار و ئەم ئاگادار بوونەی کە ئەو کاتە پێویستی بە هەمواری یاساکە بەڵێ ئەو کاتە پێم وایە شتێکی زۆر مسلمە بێ ینی من وای ئەبینم پێم وانە ینی ئەگەر بە شەرتێ ئێمە ئاگامان لە یەک شت بێ زۆر جار بەغدا بەگوێی کوردستانەکە زۆر جار ینی ئێمە ئێستا هەتا پەرلەمانی کوردستان یان من پێم وایە پەرلەمانی کوردستان ئەگەر ئەو کێشەیەی ئەو داخستنەی پەرلەمان لەلایەن هەرێمی کوردستان و نەبوایەواتە لە کوردستانە پەرلەمان ئۆتۆماتیکی دانەخرایە دادگای فدرالی ئەو قەرالی بۆ شیازە نەدا چونکە هەر ماتەڵی پێک لە تاکەی
تا ئەو کاتێک کە لە هەرێمی کوردستان خۆیان دایان خست ئۆتۆماتیکی داخرا لێش قەلادرا بۆیە من پێم وایە کەوتوتە سەر هەرێمی کوردستان ئەگەر لە هەرێمی کوردستان حیزب سیاسەکان 25 شوباتی ساڵی 2024 ڕێ بکەون و قەناعەتیان پێ هەبێ ئەوانش لەوێ کار ئاسانی ئەکەن بەس ئەگەر لێ لە ڕێ نەکەون بەڕاستی پێم وانێ لەوێژ ئەو کار ئاسانی جارە جیاواز دەبێت یاخود جیاوازی چی دەبێت لەگەڵ هەڵبژارنەکانی داهاتوو بۆ گۆڕانکاری بۆ خەڵک بۆ کۆمیسیۆن جیاوازێکە ئەوە ئەبێ بەڕاستی لەم کاتە پێم وایە ئیرادەی سیاسی یەکێتی و پارتی لاواز بووە و هەر نەتیجەیەک هەبێ ئەبێ قبوڵیکەن و دەسەڵاتێک هەیە لەسەر و دەسەڵاتی ئەوانە چکە ئەوەمان لەبیر نەچێ بەڕاستی خەڵگە بێ لەوە ئاگادار بێت جاران دەسەڵاتێک لەسەر و دەسەڵاتی یەکێتی و پارتیۆ نەبوو چکە خۆیان کولفی کول بن هەتا کاریگەریان هەبوو لەسەر بەغداش لە کۆمیسیۆنەکە لە کۆمیسیۆن لە ئاڕاستی سیاسی عێراقیش ئەوان کاریگەریان هەبوو جاران یعنی جاران یەکێتی و پارتی لە ئاڕاستی سیاسی عێراقیش کاریگەریان هەبوو بەس ئێستا لە ئاڕاستی سیاسی هەرێمی شاکە بەڕاستی کاریگەریان نیە و ئێستا وردە و لە چاوەڕوانی ئەوەن دادگای فدرالی عێراق وردەوە کۆمەڵ ئیمتیازاتی تریشە لیان سێنێتەوە بۆیە من پێم وایە ئەم هەڵبژاردنە نەتیجەیەکی باش خەڵک بەشداریی کارای هەبێ هەموو نەتیجەیەک هەمێکی پارتی ناچارن قبولیکەن و ئەو نەتیجەیەش بەڕاستی ئەبێتە واقعێک کە لە هەرێمی کوردستانە پێم وایە ئەم هەڵبژاردنەی ساڵی داهاتوو 25 شوبات باشترین دەرفەتە بۆ خەڵکام دەسەڵاتە بگۆڕن باشترین دەرفەتە بۆ گۆڕانکاری حکومڕانی پێراز ڕێڕەوی حکومڕانی پەیوەندی بە خزمەتگوزاری بە موچە هەموو شتێک حکومڕانی چکۆ بەڕاستی ئەزین چۆنە خەڵکی ئێمە بێ ئەویان لابێ سەیریکەن ینی خەڵکی دەسەڵات دەنگدەری دەسەڵات زۆر بە گەرموگوڕەوە ئەچن بەشداری ئەەکەن بۆ خواردنی مافی خەڵک یعنی ئەبێ ئەومان لە یاد بێ کاتێک کە خەڵکی ئەندامانی حیزبی دەسەڵات بە گەرموگوڕی ئەچن تەزویریشەکەن بۆ ئەوەی مافی خەڵک بخورێ ئەخە خۆ ئەمەیە لە هەمان کاتە خەڵکێک کە مافی خوراوە لە ماڵەوەدا ئەنیشێت ناچێت بایۆمەتریەکەی تازەکات و ناچێت بۆ دەنگدان ئەخر بەڕاستی ئەمە دوو معادلەی زۆر جیاواز ینی خەڵکێک دانیشێ لە ماڵە مافی بخورێ بە ئاشکرا ئەوانی تا ئەچن دەنگەدەن بۆی حیزبەکەی خۆیان دەربچێ بۆی مافی ئەم خۆن ئەمش بەڕاستی لە ماڵەوە دانیشت بێ وڵا کاکە منیش نابێ مافم بخورێ بژاردەیە کە بەشداری دەنگدان بکە بەشداریی کارای هەبێ ئەسڵەن ئەبێ خەڵکی ئەو حیزبانە ئەو هێزانی کە قەناعەتی پێیەتی لە دەرەوەی دەسەڵات پێم وایە سەری بخەن ینی گرنگە عەفوبا من یەک شت تەواوکەم بەڕاستی ئەمڕۆ لە یادمان نەچێ بەڕاستی ئێمە لە سەرەتای ڕاپەڕین و لە ساڵی 90ەکانە تا ئێستا ئەلمانەکان حکومەکان بۆیە بەڕاستی گرنگە کە لەم هەڵبژاردنیانی ئەو خەڵکە لایەک بەلای ئیسلامیەکانە بکەنەوە یعنی بەڕاستی نمونەیەکی جوانی حکوم ئەسڵەن ئێستا من قەناعەتم وایە کۆمەڵی دادگەری ئەتوانێت نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەشە کۆمەڵی دادگەری لە حکوومەتە بۆ باشترین وەزیری هەبوو کۆمەڵی دادگەری لە پەرلەمانە بۆ باشترین پەرلەمانتاری هەبووە کە هەم لە عێراقیشە باشترین پەرلەمانتە هەم لە هەرێمیشە بەڕاستی ئێستش بەڕاستی دەستگای خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری پارە لە خەڵک وەرەگرێ بۆ خزمەتکردنی خەڵک ئەیچی جای ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان کوێ دەدەست کۆمەڵی دادگەری پێم وایە من بە قەناعەتێکی کولیەوە مەگەر خەڵکی ئەم جارە متمانە بدەن بە کۆمەڵی دادگەری پێم وایە توانێت کۆمەڵی دادگەری حکومڕانێکی باشکە ئەسڵەن ئێستا جەوەکە لەبارە بۆ ئەسڵەن ئێستا جەوەکە لەبارە بۆ ئیسلامیەکان بەڕاستی لە هەرێمی کوردستانە من پێم وانە یانە ئەوەی کە جارانە وترا ئیسلامیەکان دژایەتی ئەکرێن و نایڵم دەچ ئەسڵەن پێم وایە ئێستا داوسەکانی ئێمە بەرەو ئیسلامی ئەڕوان یعنی دلاوسەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان بەڕاستی خەڵک بەڕاستی ئەبێ زۆر لەوە باگا دەبێت ئێستا عێراق و تورکیا وێران هەمووی بەرەو ئاراستی ئیسلامیەکە ڕوون بۆیە ئەسڵەن ئێستا خەریکە وردە ینی ئەلمانیەت وردە ئەو کارایی نامێنێ بۆیە بەڕاستی زۆر لە سەیرەکەی زۆر لەجار لە هێزە ئەلمانەکان بە ناچاری هەندێک مۆرکی دینداریش بەڕاستی لە خۆیانن بۆیە گرنگە کە بەڕاستی لەم قۆناغەیەوە لەم هەڵبژاردنەی داهاتووە ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە کاریگەریان هەیە و خزمەتی خەڵکیان کردووە و ڕۆڵیان هەبوو بەڕاستی خەڵک دنیا پێدا مامۆستا دواتەش خەڵکی دەرەوەی دەسەڵات پێویستیان بە هەمانگێ هێزەکان خەڵکی ناڕازی بەدڵنیایی ئیسلامیەکان بەدڵنیاییەوەنێ ئەگەر لە هێزە سیاسەکان و دەست پێ بکەم ئێستا کاتی ئەوەیە کە تەسەورەکە مێشتا دەرفەتماوە لە بەردەمیانە بتوانن حدەسێکی سیاسی گەورە دروستکەن بە دروستکردنی لیستێکی سەرتاسەری واز لە هەندێک ئیمتیازاتی حیزبی بێنن ئەکرێت چووکە لە دەرەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی لەسا کۆمەڵە گروپ و خەڵکی ناڕازی و کەسایەتی هەیە لە شەقامە کە ئەمانە تەنانەوە گوتن متمانیان بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی نەکاتی ئەوەیە کە لەبەر بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بچووک ئەکری ئەوانش کۆکرێنەوە بۆی ببێ بە جۆرێک لە حدەسی سیاسی ئەم حدەسە ئومێد باتەوە بە دەنگە ناڕازی خۆڵەمێشەکەی شەقام
مادام لە کەناڵی پێیان وەکو کەناڵێکی ڕسمی کۆمەڵی دادگەری ینی لێرەوانەوە مامۆسا ئەندامی سەرکردایەتی ئەکرێت لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ بزوردنەوەی گۆڕان لەگەڵ هێزەکانی تێر لەگەڵ خەڵکە ناڕازیە کەسایەتی باشەکانی ئەم کۆمەلگایە بیلەوە دروستکەنەوانێت کۆمەڵی خەڵک بێنن هەر ئەندامی یەکگرتوو کۆمەڵی هێزەکان نەبن لە دەرەوەش بن خەڵکی بێلایەن هەیە خەڵکی باشی تەکنۆکرات هەیە خاوەن بڕوانامە هەیە بێندێتە دەرەوە هەر کاتێ ئەمە کرا بە دڵنیاییەوە ئومێدەگەدێتەوە بە هاوڵاتی و ئەمە بۆ خۆی بەبێ ینی هەوڵدان جۆرێکە لە هاندانی ناڕاستەوخۆ بۆ هاوڵاتیانی دەنگدەری خۆڵەمێشی کە بێزارن لە دەنگدان و بێزارن لە پرۆسی هەڵبژاردن ئومێدێکیان بداتەوە بۆی بچن بەشداری بکەن لە پرۆسی هەڵبژاردن بە ئومێدی بتوانین گۆڕانکاری دروستکەین و هاوچێشەکە جارێکی تر بگۆڕێت و هەر لێرە شوێ گۆڕانکاری دەست پێ. سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ عزیز بۆ کامەران فەتەح سوپاسیان بەدەبوونتان سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ